بەنیتان باش خۆشەویستان ئەمڕۆ ڕۆژی چوارم و ڕۆژی پێنجشەممە ئێمە لێرین لە هۆتێل شێراتۆن و چاوەڕێین کە بەشداروان بێنە ژوورۆ ئێستا چەند کەسێک لێرن بەشداروانی شاری سلێمانی بەڵام بێگومان وەکو بڵاومان کردو لە سوشل میدیاش کە دانیشتوانی شارەکانی تریش ئەتوانن بێن ئەمانە زۆرترین دەرفەت بین بە کەسە بەهرەمەندەکان و دەنگخۆشەکان کە لەگەڵمان ئامادە بن چەند بەشداربێک لێرن ئێستا مێ قسەیان لەگەڵکەم بۆی بیان نێرین بۆ لای لیژنە هەمووی خۆی شارێتەوە نازانم بۆ بەنیتان باش بانی باشی محمد جلال لە سلێمانیەوە بەشدارم 20 ساڵ ڕۆژانە خوێنکارم لە بەشی پەیمانگە و نەرجوانەکان بەشی میوزیک قۆناغی یەکەم چ ئامێرێکە ژەنی یان چەند ئامێر تا ئێستا هیچ ئالەتێک ژەنیاری هیچ ئالەتێنی ئۆکەی کەواتە کە هەڵبژار چی هەڵبژێری حەز لە ئامێر پیانۆ لەبەرەوەی حەزێکی خۆمە و خولیایەکی خۆمە ناوم سەنگەرە لە وڵاتی سویدەوە هاتووم تەمەنم 25 ساڵە هاتووم بەشداری بکەم لە بەرنامەی کوردستان ستار کەی هاتیتەوە لە سویدەوە بۆم بەرنامەیە هاتووی یان لە لێرە بوویت و هاتی بەشداری تایبەت بۆم بەرنامەیە هاتووم بەڵام لە 5 ژینەوە هاتوومەتەوە بە کوردستان چاوەڕێ بووم بۆی لە کاتی خۆیان بەمەیەرە سەرکەوتوبی کەوایە زۆر باوەڕە بەخۆتە کە ئەچیتە قۆناغی باوەڕم زۆر بەخۆمە بەزیتر ئەویش ئەکەوێتەوە سەر لیژنە بەچیوە سەرقاڵی ڕۆژانە چیەکەی خەریکی خوێندنی دواناوەندیم لێرە تەواو کردووە لە کوردستان بەس لەوێ خەریکی پیشەی خۆمم لە ڕێستۆرانت زۆر سپاس بژێت گۆرانی یەکێک لە گۆرانی بێژانێک کە ئێڵێم هونەرمەندی خۆشەویست حەمە جەزایە خوا لە خۆش بوو لەگەڵ چەند گۆرانی بێژێکی تر ئەگەر داوا بکرێت لەوێ ئۆکەی ئەڵێ چیەگەر ئێستا کۆپلەیەکی بچووکمان بۆ بڵێ هەریە هۆ لەیلی باوانم هەریە هۆ لەیلی باوانم لە دووری تۆیا لەیلی کوێر بێت چاوانم هاوار کوێر بێت چاوانم بەیانی باشتر سپاس ناوم محەممەدە سقەلکە ئۆکرێمە ئۆکرێەوەتە خۆتە چەند سترۆنێکۆ پێشکەشکەم ئەمرێ من 22 ساڵە سەرکەوتوبی ڕۆژانە بەچیەوە خەریکی باال و دنیاە گۆڕانی ناوەڵا خوێندنم هێڵە گۆرانی کێڵێ ئەمڕۆ گۆرانێکی کەماڵ ئەکرەی چەند گۆرانی و ئامادە کردو هەرو گۆرانیە سێ گۆرانی سەرکەوتوبی و هیوادارم بتبینم لە قۆناغ سپاس بە ڕێزی بەخێر بێ سەرچاو ئەوە بڕۆ بۆ لای لیژنە باشە و ئەو بینمەوە دوای گۆرانەکان ئەو بینەوە ئۆکەی خۆشەویستان بەشداروی ترە بینم نازانم چم بۆ لای کامیان حەزەکەم بچم بۆ ئەوێ با بچیم زەین بەشدار بوون باین تۆش سوپاس مەمنون بە ساقاو من سینام تەمەنم 18 ساڵە لە ڕۆژهەڵاتەوە بەشدار بووم خەڵکی سەردەشتم
و ئێستاگەشتمەوە ئاسێ توان فیلم بترسناکەکان لە سەریان نووسا موجە پەشدا تەمەنم گەشتە تاشدا توان بیان توانی سەریکەی ئێستا وایە پێشتر ماڵۆیان هێژانیانە ئەیانش بەس حەزم لێ نەبوو خۆم ئێستا خۆی پێشتر تامی هەبوو لە بەرەوەی نووسرا بوو هەژدە تۆ هەژدە نەبووی ئێستاکەوەی بە نا خۆش نەما هەروکو هین وایە ئیجازەی سیاقەت کە مۆڵەتی لێ وایە زۆر من سێ گۆرانی مازر کردو یەکێکیان ڕێباز شەمامیە یەکێکیان سەنا بەرزنجە یەکێکیشان ئاریاسە ناوەکانیشان بڵم حەزەکەم یەکێکیان هەڵبژێرم کە گۆرانەکەم مە بڵێ چونکە زۆر کەم گۆرانی نوێ ئەبیستم کە یا بەشداروەکان بیانەوە بێڵێن مرۆ لەلام مرۆ بە تۆم و تەنهام مرۆ خەفات مەهێنە لام دەمەڕۆ مرۆ کە تۆی ژیانی من بە تۆ ماوەمانی من مەکا دەباسە گیانی من ناو سەلامە سەلام ئەمیر خەڵکی ڕۆژهەڵاتم شاری بۆکان من لێرە ئیش دەکەم مندوو بم زۆر بەڕێکەوت ئەمڕۆ لە ئیشەکەم لە مندوبایەتی بووم با بڵێن برادێکم لێرە ئەویش هەر ئیش دەکا وتی وەڵام من دوێنێ چوون بەشداریم کرد لەو پرۆگرام بڵێ حەزەکەم تۆش بچی دیارە پێک و گۆرانی مەکتوب برادران دەڵێن دەنگت خۆشە کتم وڵی لەوانەیە تۆزێک درەنگ بوو بێکتم باسیمە شانس خۆم تاقیکەمە بەشکەم دەرچوین کاک سەلام تەمەنە چەنە؟ واللهی من موالیدی 83 گۆرانی کێ بەتمای بڵێ ئەمڕۆ؟ واللهی گۆرانی مامۆستا ناسر کای میکایل دوو گۆرانی ئامادەیە گەر هەر کەمیشیان ئەوان ڕایان لەسەر بێ ئەتوانی زۆر بە کورتی یەکێک لە گۆرانەکان بۆ بڵێ؟ بەڵێ بە چاوان گۆرانی مامۆستا میکایل دەڵێ چ دڵتەنگا گوڵم بێتۆ شەوانی دووری و غوربەتی چ دڵتەنگا گوڵم بێتۆ شەوانی دووری و غوربەتی ئەو نامانەی لە لای تۆ دێن سەبورین بۆ بێتاقەتی ئەو نامانەی لە لای تۆ دێن سەبورین بۆ بێتاقەتی ساڵانێکە من حەسرەت و خەمی دووری تۆ دەکێشێم ساڵانێکە من حەسرەت و خەمی دووری تۆ دەکێشێم کە هاتمەوە لە باوەشتە هەمووی بە ماچێ دەنێژم دڵتەنگمە با چاوەڕێم بە ڕۆژێ هەرداگاڕێمەوە ئەو هۆنراوانەی بووم وتی ئەو جار خۆشتر دەیڵێمەوە ئەو هۆنراوانەی بووم وتی ئەو جار خۆشتر دەیڵێمەوە خۆش دەنگ خۆش هیوادارم بتبینم لە قۆناغی دووەم و هیوادارم سەرکەوی ممنون سپاس وڵی ئینشاڵڵا ئەلێ ڕۆتانی بڕۆی وەلای لیژنا من سیرات جەواد لە هەولێرەوە بەشداریم کردووە لە هەل 80 منالی حەزم لە گۆرانیشت بووە بەڕاستی 21 ساڵ ڕۆژانە بە چیوە سەرقاڵی کارت وڵی لە شەریکە داوامەکەم سپاس لە خانەوادەی ئێوە کەسی تیا دەنگ خۆش وڵی هەر خوم سەرکەوتوبی هیوادارم بتبینم لە قۆناغی دووەم سپاس دەکەم مەمنون من داستان عوسمان لە شاری سلێمانیەوە من 21 ساڵە لە مناڵی خولای مناڵێمە کە گۆرانی بڵم واروە ئیشەڵاگەم بامەنجێکی باشیش ئەمانجێکی جوانیش بەدەستێن ئینشەڵا ئینشەڵا داستان کەی هاتی لە سلێمانیەوە ئەمڕۆیان دوێنێ هاتم بەڵێ پرۆڤم کردووە بەڵام یعنی تۆزە دوو دڵی مەیە جارێ سترێسی و قەلەقی تۆزە سترێسی مەیە بەڵام ئەوە نابێتەوە کە نەتوانم گۆرانی بڵم سەرکەوتوبی گۆرانی کێڵی چ گۆرانی گۆرانیەکی خوالی خۆش و ماملەیە مامۆسای گەوری کورد مەکتەبەیە کە بۆ خۆی مامۆسا ماملەیە
سڵامە سڵاو و ڕێز و خۆشەویستیمێ بۆ خانەوادەکەشی لێرەوە سڵاو و ڕێزیان بۆ نێرم هەروە سوپاسی جەنابیشتان نەغێن بۆ ئەرک و ماندووبوونتان. ئەوکی داستان کەواتە ئەتبینمەوە کە ڕۆیشتی دەنگی خۆ تاقی کردەوە هیوادارم لە خۆناغی دوام بتبین. سپاسەکان مەمنون زۆر سپاس. فەیات عەبدوڵڵا حاجی ئەس خەلکی دەڤرا کرێمە مدوێز بەشدار بن لە بەرنامەی کوردستان ئینشاءڵڵا 29 ساڵ. بەڵێ چ گۆرانیەکە ئامادەیە بۆ ئەمڕۆ؟ گۆرانیم ستران زۆر ئامادەنە بەس ماوەڵێک من ڕێزێدا هەیە مدوێز پێشکەش بکەم. هەرمەوالیان ماوەڵ هەیە و عاتفی هەیە و زۆر باشە. ئامادەی بچیتە بەر لای لێژنە؟ بەڵێ ئامادەن تاکید ئامادەن چەک واز لە سترێس ئاسترێس زەرمە لە سترێس کردیە زۆر ئارێ وەڵڵا ینی هەرچی لێرە سترێس بووە دەرنەچووە لە برێ قوڕگی تێکەچێت. بەڵێ سترێس تاسیر هەیە لەسەر گەلێک تشتا ژیانە مرۆڤاندا مرۆڤ خۆت دکە لە زۆر تشتان سترێس ینی هەر بۆرێکی مرۆڤ پێشەوە دکە چ هونەری بیتن و چێ زۆر کارندی بە سترێسی مرۆڤ فەشە لێ دینیدن بڕاستیان هێندە کەس هەیە تۆنایۆن گەلەکەیە بەس سترێس شێت بەت فەشە لێ دینیت دژانە خۆ گەلێک فەشەلی نەدە سترێسی ینی ئینشەڵڵا ئێستا ناهەیە. ڕۆژانە بە چیەوە سەرقاڵی؟ خودەس پێشمەرگەمە ڕۆژانە وەختی خۆ بە کتاب بەخوێنم وەس مۆزیکە دژانم و سترانات بێم. هیوادارم لە قۆناغی دوام بتبینم و زۆر زۆر سپاس بۆ ئەو کارێک کە ئەیکەی و کە ژیانی ئێمە ئەپارێزن ئێوە ڕۆژ. سپاس مەمنۆن ئینشەڵڵا. شەو دڵمایی لێ گریانە من پەرێوانم لە دوای خاڵێت تۆ بڵێنێم پێ بدا تا من بەرایە و شوان ببمەوە کچی گاوێر دڵی بردەم عاشقی بووم و پیری کردم. ئەمن موجب بە قەوەتی دەنگەکەت بووم وەلیادێ دەکەم بمرم ئامانی میمە گورەجێ سوخمێ نارنجێ بۆ مانگەشەوەی خەرمانەی داوە ڕاهێنام بە پیسە خۆ عازر کە بە شێوەی جوان گۆرانێکی کە بڵێ کورت بەڵام تۆزە تەبەقەی دەنگت بگۆڕ. ڕۆڵەی شیرینم عزیزەکەم دەسێڵام کەس نەماڵێ فێدنەی وەکوونەی کوونە جەرگم دیسانە عاشقان مەجلیسیان گرت. بەڕاستی زۆر زۆر خۆشت کرد ئەمن بۆ خۆم دەڵێم بەڵێ پیرۆز. کوردستان ستار. سڵاوتان لەبێت لە باکسێجی پرۆگرامەوە لەگەڵتانم ئەمڕۆژ گەنج و لاوانی شاری سلێمانی و دەوروبەری لێرە ئامادەن بۆ ئەوەی بچنە ژوورەوە لیژنە گوێیان لە دەنجیان بێت دەچمە لایەن و دەیان دوێنم بزانم هەستیان چۆنە پێش ئەوەی بچنە بەردەم لیژنە یەکێک لێرە بەتەنیا وەستاوە لەگەڵم بن بەخێر بی چۆنی هاوڕێم باشی سوپاس دەکەم بەژیت مەمنونم. لەکوێوە بەشداری لە سلێمانیەوە لە سلێمانیەوە ئەخوا بەخێر بێ چۆن خۆت ئامادە کردو ئەمڕۆ لە سلێمانیەوە هاتووی بۆ هەولێر بنجەوە خۆشە وەڵی زۆر باش هەوڵەیەن زۆر باش شتێکی باش پێشکەشکەم بێ سترێس دوو گۆرانیەک باش بڵم بتوان جگە لەو دوو گۆرانیانە ئامادە کردووە یەک کۆپ لە گۆرانی کورد بۆ من بڵێ لێران بەسەر چاو بزانم نازانم شێ بڵم بەدڵی خۆت دووسێ گۆرانی ئامادە کرد بێ دەکاتە پێنج کەواتە لەو پێنج گۆرانێکی مامۆساڵە مامۆستا میکایل فەرموو چاوەکەم چاوی ڕەشی تۆ ئافەتی گیانی منە جانەکەم بەرژەنگی تیژێت نوکەڕێم بی دوژمنە ئەوش پێشکەش بە تۆ
زۆر زۆر سپاس قوربانە. دەکەم بەخێر بێ بژیت وەرە دیارێکم پێشکەش کە بزانم چیم بۆ دەڵێ گۆرانێکی زەکەریا حەز دەکەی بەدڵێت و حەز لە چییە؟ بەدڵی خۆت چێ دەڵێی بڵێ زەکەریا بڵێ باش بۆ هێشتت ببم بە خۆشەویستم کە جێدا هێشتم با بێهۆی ویستت تۆ نادەزانی بەهاریش دابەی دڵم بەجارێ بێلا ناداکەی برینێکی وات لە دڵ کردماوە تا شادی ئەو سات لە بیر بردماوە زۆر سپاس زۆر زۆر سپاس بە تۆ بەخێر بێتەوە دەست خۆش بێم زۆر زۆر سپاس دەست خۆش بێت سەپڵێکی بۆ لێدەن ئاسانە فێربوونی تا ڕادەیەک نە تۆ چۆن فێربوو پێشتر ژەنیاری ئەمریکا کلارنێت بوو پاشان گۆڕێم ئێستا نزیکەی ساڵەکە بە خەریکی ئەمری سەکسفۆن زۆر باشە لەکوێ بەشداری لە ڕانیەوە پەیمانگای هونەرزانەکانی ڕانیە بەڵێ خێر بێ چۆن خۆت ئامادەکردەوە ئەمڕۆ لە ڕانیەوە هاتووی بۆ هەولێر بۆی مامۆستایان گویان لە دەنگت بێت بۆ خۆم لە پەیمانگای هونەرزانەکانم ئەوەنە خۆ ئامادەکردنم پێویست نییە چونکە ڕۆژانە لەگەڵ تەمرین و لەگەڵ پراکتیک ڕۆژانەمە خەریکم ئەوە بۆ من ئاسانکارێکی باشترە واتە باش خۆم ئامادەکردەوە بەڵام بەپێی ئەو مودەی کە ئیشم تیا کردووە پێشتر واتە ئەو ساڵانە کە خەریک بووم باگراوندێکی باشم هەیە لە هونەرە عشقی بووم و بیری کردم کسی گاور دڵی بردم عشقی بووم و بیری کردم تازە دنیای من وایە من بریندارم و تەبیبم تازە دنیای من وایە من بریندارم و تەبیبم پیر لە چیەکەیتەوە؟ زۆر بێتاقەتم چەند مانگێکە لە ماڵەوە بێزار بووم باشە با گەشتێک بۆ دەرەوەڕێک بخەین تۆ هیچ کۆمپانیایەکت پێشک دێت چونکە زۆربەیان تاخراون بەڵێ کۆمپانیای کۆشتراڤڵ ئێستا دەستی کردووەتەوە بە فرۆشتنی تیکت و ڕێخستنی گەشتەکان با سەردانێکیان بکەین و گەشتێک ڕێک بخەین کۆمپانیای کۆشتراڤڵ گەشت بکە لەگەڵ من دبلا من نكربا عشق وفين كالتيار دبلا من ندابا تشسوز وتشبريار دبلا من نكربا عشق وفين كالتيار دبلا من ندابا تشسوز وتشبريار من بشير ئازاتم کوردی ڕۆژ ئاوام لە سلێمانی ئەژیم تقریبان 8 ساڵە بێ تەمەنم 23 ساڵە بەڵێ بەشیر چ گۆرانێکەڵێ ئەمڕۆ؟
گۆران چەند گۆرانێکی کەروان کامل و هەڤالە تر تێکەڵێکی جوانم کردووە ڕاستی هیوادارم ئینشاڵڵا بەدڵیان بێ من شاکار ڕەسوڵ لە سلێمانیەوەتەوە 24 ساڵم شاکار ئەمڕۆ هاتیان جەنە ئەمڕۆهاتەوە لە کاتژمێر چەنەوە بەخەوەری نەخەوتەوە گاڵتاکەی بەڵێ 5-6 گۆرانیم داناوە 5-6 گۆرانی بەس بەشدار بوو هەبووە 5 گۆرانیشی زۆر سپاس وڵی هەموو نوعیشی تایە کەمال محەممەدەی تر مامۆستا عەدنان کەریمە مامۆستا میکایلە عەلی مەردانە ئەم شتان شاکە ڕۆژانە خەریکی چیت خوێنکاری ئەم ساڵ تەخەرۆجم کردووە لە پەیمانگەی تەکنیکی سلێمانی بەشی تەندروستی کۆمەڵ ینی بەشی میوزیکە نەخوێنەوە نەخێر ماڵەوە دەنگیان خۆشایان خۆت حەزلێت پرۆڤەت کردووە فێر بوویان باوکم دەنجی خۆشە بەڵێ جا خۆشم هەر لە مناڵێەوە ینی جەریوە بۆ بە تاوە دەفوشتم لێەوە بە حساوی خۆ ئیشی خۆمام و بەجری بە مناڵی زۆر خۆش بۆ شتا ئۆکەی هیوادارم بتبینمەوە لە کاتی تێستایم سێرتانەکەم بەدزیەوە هیوادارم لە خۆناقی دۆم بە تایشیت ئینشاڵڵا زۆر تۆ دەتوانی ئەوە بڕۆی وەلای لیژنە من جەزاکەریم لە سلێمانی هاتووم کەی هاتووی ئەمڕۆ دوێنێ ئەمڕۆ هاتووم کاتژمێر چەند هەستای لە خەو نەڵی نەخەوتم تۆ وڵات 4 ساڵ ئافرین ئینەرژیەکی باشە پێەیە چ گۆرانیەکەڵێ بەتەمای چ گۆران وەڵاهی گۆرانیم زۆر ئامادە کردووە بەڵام ئەوەی کە بەتەمام لێرە بیڵم گۆرانێکی مامۆستا عەدنان کەریمە پرۆڤەت لەسەر کردووە ئامادەی بەڵێ تەبعاً ئەی چۆن زانیت بۆ ئەم پرۆگرامە لە سۆشڵ میدیا بینیت یا لە سوشیال میدیا متابعین کردووە بەڵێ ئۆکەی کەواتە هیوادارم لە خۆناقی دۆم بتبینم و هیوادارم سترێس نەبی کاچیتە بەردەم زۆر سواس ناوی من ئاژوانە خەڵکی شاری جوانڕۆم لە ڕۆژەڵاتی کوردستان هاتووە 25 ساڵ ناوی چیایەکە لە بینی کرماشان و کامێرانایە بەڕێزی سپاس وەڵامێ گۆرانیەکی مەقامی مامۆستا ناسر ڕەزازی و بەستەیەکی مامۆستا کامران عومەر بوو بەڕێزی سپاس هیوادارم بتبینم لە خۆناقی دۆم کەواتە ئەتوانی ئەوە بڕۆ وەلای لیژنە ئێستا بڕۆ وەلای لیژنە چۆنی؟ حاڵە باشی وەساقە چۆن خۆشەڵێ من لە شاری سلێمانی هاتووم ئەوە بۆ ساقەکەی بمزانیان لە سلێمانی ناوم شوانە شۆشە تەمەنم 6 ساڵە بە دوارێکەمە لە شاری سلێمانی هاتووم گۆرانی کێڵێ ئەمڕۆ طبعاً بەنسبەت گۆرانێکەوە دوو گۆرانی مامادە کردووە یەکانی مامۆستا کەمال محەممەد و سالار محمودە پێکەوە ئەو بە دوێت و توێنە لەوانێت تەحیلاتێکی تیا بکەم هەرە گۆرانیا گۆرانیی مامۆستا کەمال محەممەدیش لەگەڵا دووبارە بڵێمەوە هەردووشیان پێکەوە خوێنوتە تۆ هونەرە خوێنوە لە نا بەڵام با بڵێن پێشتریشی هونەریم کردو ینی ئەمە یەکەم جارم نییە ئەنی بۆ مەسەلەی گۆرانی وتنەوەمانە پێشتریشم کردووە بەڵام پێم خۆش بوو ئەنی شتەکە بە بەرنامە زیاتر ئەکادمی کەواتە چەند ساڵە گۆرانی خۆی لە 2014ەوە ئەین عەفو و 16ەوە من گۆرانی ئەڵێم بەڵام وەکوی دەرکەوتن و ئەمانە دەرکەوتنم نەبووە تەنها بۆ نمونە شتی تایبەت بووە شتەکانم تایبەت بۆ کەسانی تایبەتی یانی بۆ چوار دەوری خۆمە ناوەکۆی شتەکانم پابلیک و گشتی بێنە داوەڵای حەزەکەم گەم لە گۆرانیەک بێمادەم بەسەرچە دڵبەرین دارە جەرگ و دڵی منە وابەرین دارە دڵبەرین دارە هۆبەرین دارە جەرگ و دڵی منە وابەرین دارە هەر چاوی منە سامایی گرتووە هەر چاوی منە سامایی گرتووە سەقفی گردونی لێم کون کردووە سەقفی گردونی لێم کون کردووە دەستخۆش سەرکەوتو هیوادارم بتبینمەوە لە قۆناغی دوام ناوم بەڕێزە خەڵکی ناعی سەنگە سەرم سەر بە قەزایڕانیە 16 ساڵ بەڕێز چەند ساڵە گۆرانیاڵی چەند ساڵە 4 ساڵە لە کازیوەی سەنگەسەر بەشداری دەکەم
زۆر سپاس ئەی لە خێزانەکە تا کەس دەنگی خۆشە بەڵێ کێ خوشکەکەم دەنگی زۆر خۆشە بەڕاستە بەڵێ ئەی بۆ هێنا لەگەڵ خۆت وەڵایی بۆ خۆی خولێ خۆینەوە حەزی لێنەوە بەڵێ بەداخەوە حەز بەکرێش بەهاتایە گۆرانی کێڵێ ئەمڕۆ ئەمڕۆ گۆرانی مامۆستا ناسر ڕەزازی دەڵم حەسەن زیرەک حەزی شارۆخ پرۆڤەت کردووە بەڵێ ئامادەی بەڵێ ئەی کە چیتە بەردەم ئەو مامۆستانە سترێس نابێت کەمێک ناحەقە نییە بەجددی بەڵام کۆنتترۆڵی خۆ بکە باشە ئینشاءالله ها ئەتوانی ئالێەوە بڕۆ بەلای لیژنەکە ئێستا هەر ئەوە ڕێک بڕۆ و دەستە ڕاست بگرە و تا ئەو سەر بڕۆ باشە سەرکەوتوبی لە سلێمانی بەڵێ یەکسەر ناسیمەوە بەخێر بێ زۆر سپاس دەکەم من ناوم زامۆدانایە تەمەنە 18 ساڵە لە سلێمانی هاتووم خۆم بە خۆشحاڵە زانم کە توانیمە لە پرۆگرامێکەوە دەرفەتمان بۆ ڕخساوە کە بەشداریکەین وای سەرکەوتن بۆ ئێوە و گشت بەشداروەکانە خوازم ئینشاءالله زۆر سپاس منیشی وای سەرکەوتن بۆ تۆ خوازم چی ئەخوێنی بە چیۆ سەرخاڵی وەڵای ئێستا تاوام کردووە پۆلی 12 لە چاوەڕوانی تاوکردنی ئەم پرۆگرامە ئینشاءالله گەر دەرفەت هەبێ پۆلی 12 تاو بەڵێ بەتەمام شتێت چ کۆلێژێک چی بخوێنی بەپێی دەرەجەکەت هونەرە جوانەکان بەڵێ بەڵێ ئەی سەرکەوتوبی چ گۆرانێک ئامادە کردووە وەڵاهی گۆرانێکی زۆر تایبەتم ئامادە کردووە هونەرمەندی خۆشەویست لێ ڕۆژ ئیسلام بۆی هەیە کاکارێم سەلاح هیوادارم بەدڵی لیژنەی خۆشەویست بێ بتوانین پێی بچینە قۆناغەکانی داهاتوو انشاءالله لە ماڵەوە کێ پشتگیری دەکایە کەسی دەنگخۆشی تایە کە زۆر پشتگیری بکەن بەڕاستی ماڵەوەی ئێمە زۆر یارمەتی منیان ناوە لە ڕێی هەموو شتێکەوە بە تایبەتی خاڵێکم هەیە کە بچووکترین خاڵمە لە ئەندامەکەمانە خۆی سەوتی زۆر خۆشە و زۆریش هاوکاری کردومە تاکو گەیشتم بەم شوێنەی ئێرەش هات لەگەڵە خاڵە نەخێر نەیتوانی بەداخەوە ئیشکاریە بوو بەداخەوە نەیتوانی ویوادارم بتبینم بەڕاستی لە قۆناغی ئینشاءالله زۆر سپاس دەکەم ئینشاءالله پشت بەخۆ لەکوێوە هاتووی سلەیمانیەوە خۆم بەڵام خەڵکی سلەیمانی نیم بەڵام ئیدی بە خەڵکی سلەیمانی بەشداری کرد و کار و پیشەم لەوەیە و ماوەی کە لەوێ ئەسڵم خۆی خەڵکی عەشایر سەبح هەموو خەڵکی قەزای بەردەڕەش ناوم بارانە تەمەنم 20 ساڵە کێ ناوی وەڵاهی نازانمەوەیە ناوە زۆر خۆشە سپاسەکە مەمنونە باران حەزت لە جەوی زستانیان هاوین حەز وەڵای حتممە زستانەکە خۆشترە پەیوەندی هەیە بە ناوکەی خۆتەوە یا هەر شتێکی عاشقانە و ڕۆمانسی نا ئەوە نییە بەڵام زستانەکە خۆشترە لە هاوینەکەی چ گۆرانێکڵێ وەڵا زۆر گۆرانی ئامادە کردووە بە بادینی بە سۆرانی بە فارسی ئیدی چیان بێم لە خزمەتە چەند گۆرانی و ئامادەیەکات لە ژمار ئیدی من گۆرانی زۆر لە منداڵی و گۆرانی دەلمە تەمەنی 6 ساڵی و تا ئێستا من هەر گۆرانی دەلم لە ئاهەنگیش گۆرانیم گوتووە لە قوتابخانە لە ڕۆژی قوتابیانەوەنە گۆرانیم گوتووە اینجا گۆرانی وڵا زۆرن ئیدی دەمادام لە 6 ساڵی و گۆرانیاڵی ئێستا گۆرانێکی دیسا دلێ من دژی برینە چاوژێ ڕوندەکە تژی گیرینە دیسا دلێ من تژی برینە چاوژێ ڕوندەکە تژی گیرینە چ دڵتەنگا گوڵم بێتەوە شەوانی دووری و غوربەتی بڕۆم نەبووە زوو بڕۆی ئەو دڵی واوک بتبەرستێ ڕوودەکاتە چاوەکەت ئەسمەری هاتە کەنگی من و تەبی درەنگی اختیار بووم دووعام لێ مەکە لا جوانیت بێبەریم مەکە هەریەهۆ لەیلی باوانم ئامادەنگی گەلێک پێویستە من پێم وایە ڕاهێنانی پێویستاترێت ئەوڕێ کوڕانگاریایی فەڵەگەهیایی لێشمی شارەکەم فەڵک
ئەحساسێکی جوان لە سەوتت هەیە ساڵانێک تەمەنێکێ زەوزەڵێ ساوزەگیان تۆزە تۆنی بەرز دەست پێ کرد لە هاتنە خوارەکان نەشازت دەکرد. من دیاکۆ واحید لە سلێمانیەوە تەمەنم 20 ساڵە. بەخێر بێی دیاکۆ ئەمڕۆ هاتییا دوێنێ ئەمڕۆ هات لە کێوە هەستاوی لە خۆ وڵی نەخەوتم ڕخسەت نەبوو بۆ ئیشکردنەوە. ئیشی چێکیت؟ وەرگێڕی نابیستانم. ئەی ئافرین قرس نییە؟ نابپێوی کە دایک و باوکم نابیستن ئاسانە بوو. ینی زمانی جەستازان یا زمانی ئاماژازانی؟ شتێکم پێ بڵێ چیت پێ بڵێم؟ نازانم ناوی خۆت بڵێ بەیانی باش هەر بە زمانی ئاماژە. ئابوون سلایەکتان بۆ نەرماشە بۆ سلام لە نابیستان کرد. من زۆرم حەز لێ هەر لە مناڵیەوە زۆرم حەز لێ زۆر خۆشە. بەسەرچاوەکەم قورس بێت. وڵی تریسانەکە خۆی کەوتووە گە هەوڵ بات ئاسانە بێت. کەواتە تۆ چەند ساڵێک زانی هەر لە مناکە لە دایکم زانیم. ئافرین زاری سپاس دەکەم. ئۆکێ چ گۆرانێکە ئامادە کردەوە؟ هیچم حازر نەکردم. وانەڵێ؟ وەڵڵا. وەڵڵا ئافرم یەکسەر هاتووشی؟ هەرە وەڵڵا نازانم بزانم چ گۆرانێک بڵین باش؟ چی بڵێن باش ئێستا؟ ئێستا نالەوەیە بەڵام خۆ بێ گۆرانیەکە بۆ حەزرکەین کاکە. وڵی نازانم چی وەرەگرم و کات تازانێت بەجددی نامێت. واش ئەوەش هەیە. ئەوە ئۆکەی دەکەواتە بیرێکی لێ بکەرەوە ئێستا بەڕێگەوە کاچی بۆ لای لیژنە. وای لێگەم زۆر درەنگیشە نا؟ وڵی بڵام چی ئەحساسی و کات تازانم بزانم باشە بم باش نابم. وڵی ئافرم دیارە زۆر باوەڕت بە ئایشاءڵڵا. ئەم کاتۆ باشتر محەممەد شەوکەت لە سلێمانی هاتووم وەڵام بێ تۆزەکە بێت نی ساعتێکە بێت هیلاک نیت ئەو ڕێگەیە؟ وڵی کەم خەویە تۆزێک نایچتر نیە چوار حوتی بانی ئەڵسام ئێ باشە بۆ چوار وڵی نازانم خەوم لێ ناکە و نییە ڕاهاتووم تۆزێکیش قەلاقم تۆزێ زۆر وەم زانی پرۆڤە کردەوە بۆی چۆن؟ پرۆڤێک بۆ چیار عیب وانە ئۆکەی چ گۆرانیەکە ئامادە کردەوە؟ وڵی عەدنان کەریمێک کەریم کابانێ کاڵم سار سیان تبزام عەرەق وەرەگرنیان نەناسە بەڵێ وەریەگرن و هیوادارم کە گوێم لێو بێ کاتی تاقیکردنەوەکەت چەند ساڵە گۆرانی ئەڵێ چۆن پێ؟ وڵی بە چەند ساڵە نییە بەس لە عیلەیە دانیشینێکی نایچتر هەر لە عیلێ و بۆمان جا دەفعیشان کردوم جا ئەو دەفعکردنە مشکلەیە ڕفیقی خراپ دەفعی کردووی؟ ئەرە وەڵا دەفعیان کردم هەر لە ڕێگاو هەتایێرە لێرەش بە مەسج واز نایێ دەی سەرکەوتوبی مادام دەفعیان کردووی کەواتە باوەڕیان پێێتە تۆ ژەوێ باوەڕ بە ئەرە وەڵا هیوادارم شەرمەزاریان نەکە هیوادارم منیش بەخێر بێ سەر چاو ئاوا بڕۆ بە لای لیژنە تۆش بەخێر بێ بەخێر بێ سپاس مەمنون سپاس بەڕێزیت من ئارە ئاراس لە سلێمانیەوە واتم بۆ مەرنامەیە سەوزی خۆم تاقیکەم و یاددارم سەرکەوتوو 2001 90 ساڵ زۆر باشە ئارا بەچیەوە سەرخاڵی ڕۆژانە چێکی خوێندکاری کارەکەی خوێندکارم لە پۆلیانزم و ڕۆژانش هەر لە ماڵم بە بۆنەی کەرەنتینۆشتەوە ورای عفو سوالەکان چەند ساڵە گۆرانیەڵێ چۆن دەست پێ کرد؟ من بیدایەت لە مناسباتی ئایلێ و دەستم پێ کرد یعنی ناخۆی گۆرانیمانەوە و ساڵی 2012 لە کەناڵی زاگرۆس تیڤ بەرنامەی کرا دەنگی شارەکەم و کاتی 12 ساڵ بووم بەشداریم کرد و بەس نەتیجەیەکی باشم نێنا بە زیوادارم ئەم جارە نەتیجەیەکی باش بێنە. چ گۆرانیەکەڵێ ئەمڕۆ؟ گۆرانی ماوەسا سایبی کوردستانی و هەرێم سەڵاح. دوو گۆرانی قورس یانی دوو هونەرمەندی دەنگ خۆش؟ بەڵێ ئەکید زۆر سپاس. باوەڕت بەخۆ هەیە بچیتە خۆ ناغیدەوە؟ ئەکید ئیشەڵڵا لەگەڵم بەڕێزانەشە. من دانەر ئەنوەر لە سلێمانیەوە بەشداریم کردووە. ئەمڕۆ هاتیە دوێنێ هاتی؟ دوێنێ هاتووم لە دوێنێ ئێوارەوە لێرەم. پرۆڤە کردووە یا خەوتووی یا هەر بەخەبەر بووی؟ باشم کردووە. لەسەر چ گۆرانی؟ دوو گۆرانیم ئامادە کردووە یەکەمیان پارچە مەقامێکە دووەمیشیان گۆرانیەکە. بەڵێ لە خێزانی ئێوەیە هەر تۆ دەنگی خۆشەیان؟ باوکم باشە ینی دەنگی ئەتوانین بڵین باشە بەڵام ئیتر منیشەر بەرداوام بووم تاکەسە. باوکە ما بینێتەوە ها هیچیمان بەرەوە قەیناکە
دەنگی زۆر خۆش دەنگی زۆر خۆشە کاتیکەن ئاها چۆن وەسفتەکە سەرکەوتوبی دانەر ئیشەڵات بینم لە قۆناغی زۆر سپاس ئینشاءالله ئینشاءالله من محەممەد قادرم لە سلێمانیەوانێت تەمەنم 24 ساڵە و خوێندکاری پەیمانگەی نێرە جوانەکانم مەرحەلە پێنجمم ساڵ چ ئامێرێکە ژەنی کلارنێت و سەکسیفۆن دوان بەڵێ کامیانە زیاتر حەز لێ کلارنێت نزیکیشن لێکەوە بۆ یەکێکەلی نەزانێوەکو من زۆر نزیکن نزیک نییە بووکو ئەوەی کە بڵێ ئالەتێکی هەواییە کە نزیکن لێگە ژنات تۆن و کۆمەڵە تەکنیک و شتیان فەرقی هەیە ینی وەکو ئەو وایە بڵێ ڤایۆلن و گیتار وەکو یەکەن ناوانە وەکو بڵێ ڤایۆلین و ڤیۆلا ئەوکەی باش قەینا ڕاست دەکەی چ گۆرانیەکە ئامادە کردەوە گۆرانیی مامۆستاش دەرم حازر کردووە لەگەڵ هەر پارچەی مەقامی خۆیان قورساوەش نا تۆزێک زۆر بۆ من نا ئۆی ئەوێ سیقە بە دڵمە خوێندکاری هینم موزیکم ئێتر بۆم قورس نابێ ئیشەڵا ئاسانترەوە بە شێوەیەکی ئەکادمی گۆرانیاڵیت و ئۆکەی هیوە سەرکەوتنە بۆ زۆر سپاس لە قۆناغی دووەم ئەتبینەوە ئیشەڵا ئیشەڵا سەرکەوتوبی فەرموون بڕۆ بۆ لای لیشنا زۆر سپاس مەمنون چاوەکە مازیار بەختیار لە سلێمانیەوانە تەمەنم 23 ساڵە دوێنە شەو هاتی یا ئەمڕۆ هاتی وەڵا تقریبی توان بڵێم لە بەرەبەیانەوە هاتووم نەخەوتوم بۆ نەخەوتووی وەڵی بڵێم چی پرۆڤەتە کردیا ئەترسی وەڵی وەکو ترسێکی وام نییە لەخوا بەزیاوێ بەڵامیتر پرۆڤەمە کردووە دوایش بەخوا بە خەوتۆزیانی خەو قورسم پەبجی نەکرد وەڵا چی هەیە پەبجی نەکرد چۆنم زانی بمێنێتەوە پەبجیەکە چەند ساڵە گۆرانیاڵی مدەیەکی کەمەوەڵە تقریبی با بڵێن بە هەموو ساڵێکە بێت چۆن دەستت پێ کرد خۆم ژەنیارم ئەمریکەمانچە و بە شێوازێکی ئەکادیمیش فێر بووم بەڵام چۆن بڵێ حەزم بۆ گۆرانی زیاتر هەیە هەنی ئەمە وەکو شتێک ناکە بڵێ لە مناڵیوانێ بەڵام لەگەڵ ئالەتەکەما کە تەمرینمە کرد هەم سۆڵفێژمە کرد و هەمیش تەمرینی ئالەتەکەشمە کرد لەوە وردوور حەزم زیاتر بوو بۆ گۆرانیوتن ینی ئێستا من 31 ساڵم ئەگەر بمێ فێر بمە توانم فێر بم یا تاوە حسابم دەر هیچ کاتێک درێ نییە بۆ فێربوونی ئالەتێک نەک ئالەت هەموو شتێک مهم ئەوەیە ئەفەمکە مهم ئەوەیە تۆ حەزە بۆ ئەو ئالەتە هەبێ ئیتر ئەگەر تەمەنیشە نەکسی ساڵ 6 ساڵیش بێ هیچ کاتێک درێ نییە بۆ فێربوون و بۆ گەشتن بۆ ئاواتەوە کە ئەتەوێت سەرکەوتوبی هیوادارم لە قۆناغی دووەم بتبیرم ئینشەڵڵا بەخێر بێت سپاس ممنون وا هەستەکەم لە سلێمانیوان طبعا سپاس کەی هاتی ئەمڕۆ دوێنێ عینین کاکە لەگەڵ خۆمەوە شەشی هەرە وڵا شەشی بەیانی هاتوین تۆش پەبجی دەکرد نانا من لە دەرەوە بووم سەرکەوتوبی اینجا خۆ بنات بەشدار بەرهەم لە سلێمانیەوە تەمەنم 25 ساڵە چەند ساڵە گۆرانیاڵ 4 باشە سەرکەوتوبی من ڕێباز ڕەسوول لە شەقڵاوی خۆشەویست مامن سپەر 22 دەچم بۆ 22 دایکت هەیە ئیشەڵا دایک ئەم بۆ دیاری بۆ دایکت و بۆ دایکم و هەموو دایکانی جانیش ئەی دایە 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 دایای شیرینم ئەرێ هۆ دایە دایە هیوای ژیانم دایە بەبێ تۆ ناژیم دایە ئارامیگیانم ڕۆحم فیدای ناوت بێ قوربانی تۆم من دایە چەند جارم وت قەسەمە خۆم شەوی تاریک و بێدەنگی دڵبەرین دارە وەڵای باشت کردەوە گۆرانیە هەتما خەبینێ دەکشێنم جار و ژینێ لە یارەوە لە شۆخ و شەنێگی پارەوە ئەمە دەڵێم بەڵێ دوو بەڵێ بەلێ ئەوە سێ منیش بەڵێ فەرموو ئەی بە سۆفی مازهابی دوو چاوێ بێم ئەی هاوار چاوێ بێم ئەمڕێ دوورم بۆ
بۆ تۆ بڕێوام دەیەوێت تیشتن چی و ئامادە کردەوە؟ گۆرانی حەمە ساڵح دیلان گۆرانیەکی میکائیل ئەتر لیژنێژەر گۆرانێکی تری ود ئامادەم زۆر باشە پرۆڤەت لەسەر کردووە ئامادەی؟ بەڵێ ئینشاءڵڵا چەند ساڵە گۆرانی؟ هەر بەدایمی وتومە ماڵەوە دەنگ خۆشیتیە یا خۆ دەنگت خۆشە یان خۆم هەر حەزم بە گۆرانیە بە تایبەتیش هونەرمەندە قەدیمەکان و لە مەکتەب و بۆنەکان و وتراوە گۆرانی وتووە زۆر هیوادارم بتبینم لە قۆناغی دووهەم ئامادەی بچی بۆ لای لیژنە؟ بەڵێ ئامادەم دەفەرموو ئاوا ڕێک بڕۆ بۆ ئەو سەر بەخێربەی سەرچاو اینجا تۆ بەخێربەی سپاس بەڕێز وا هەستەکەم مامۆستام یەک لەگەڵمێ لە خزمەتدا سەرچاوت ڕێزدەیە من بەرهەم لە سلێمانیەوە کەی هاتی؟ دوێنێ شەو هاتووم بەڵام ئەمڕۆ سعات 9 گەشتینە ئێرە ئەم شەو خەولێکە و توای خەولێنە وڵی زۆربەی سترێجە یعنی زۆر زەیس ئاژە ئێستش ئەراڵا سترێجە بەڵام گرنگەوەی بەشداری بکەین گرنگەوە نییە ینی خەڵکی ئێستا زۆربەی لە سترێسە دەرسێ گرنگ ئەوەیە بەشداری بکەیت دواتر هەر ئەنجامەکە بوو دیارە هونەرمەندەکان شارەزادرن ئەو مامۆستا گەورانە شارەزادرن من ئەحمەد لە شاری سلێمانی و هاتووم تەمەنم 24 ساڵە هاتووم زانکۆم تەواو کردووە بەشی جوگرافیا زۆر وشکە جوگرافیا نا؟ هەر زۆر وشکە من هەر کەسێکەڵێ لە شوێن ناخێنم یەکسەرەڵەمەوە زۆر قورسەوە زۆر وشکە ئێستن وەڵای خۆ ڕاستیەکەی تانە چتە ناو مەوزوعەکەەوە نازانانی چۆنە بەڵام زۆر وشک و ئیزعاج سەرکەوتووی ئێستا کارەکەی یان کار وەڵای کارەکەم بەڵێ چ گۆرانیەکە ئامادەیە؟ گۆرانیەکی کاکەڤاڵ ئیبراهیم لەگەڵ کاک بڵند ئیبراهیم بەتاکید وەڵێ کاتە ئاوا بڕۆ بۆ لای لیژنە و دوایی وەرە بۆلام پێم بڵە چی بوو باش نییە سەرکەوتووی چەند کەسێکی تر لێرن چەند بەشداربوویەکی تر لێرن لێ وەستاون منەشم یەکسەر قسەیان لەگەڵەکەم محەممەد ئامانج تەمەم 25 ساڵ لە هەولێر کاکە محەممەد گۆرانی کێڵێ بیرماوە گۆران ساڵح مامۆستا ڕێبەر شێروانی سەرکەوتووی ئامادەی بە هەموو توانامەوە بێگومان بێگومان پەشیمان نابی ناوەڵە ترسشم نییە خێرا بڕۆ بۆ لای لیژنە پێشوەی ناوی گۆرانی بێژەکانی من بچم مامڕێ بەخێر بی زۆر سپاس تۆ زۆر دەمەکە چاوەڕێ منەکەی وانە بەخوا بە دەریوتی بەرەوە بووم زۆر دەمەکە من هەر ڕۆژ موتمێ سێم بۆ لاو هەر هات موتمێ سێم بۆ لاو ناخی ناکێشە نیە ئەو شانەش دەبێت ئینشاءڵڵا قەیناکە ئەوە سەبر و تەحەمل زیاد ئەکید چ گۆرانیەکە ئامادەکە؟ گۆرانێکی ئەژدەر وەهبی دەبڕۆ هەرێ گۆرانی؟ نەکێ گۆرانی یەدەگیشم هەیە ئەم کاتەوە باش؟ ئەم کاتت باشتر سپاس من ڕاڤیارم خەڵکی دوکانم ڕاڤیار ناوەکە زۆر خۆشە بەڵێ یعنی ڕاڤیار چ گۆرانیەکە ئامادەکە؟ وای تر گۆرانێکە هونەرمەند نەزمەتی غوڵامی قورسەنا؟ وەڵا باشە ئەستا یەک کۆپلەی بچووکم بۆڵێ؟ منەوە کەسام هەموو ڕۆژێک هەیژین هاژین منەوە کەسام هەموو ڕۆژێک هەیژین هاژین ژیانی ئەمڕۆم دافرۆشم بۆ کڕینی نانی سبای من ئیڤان تایر لە سلێمانی هاتووم ئەمڕۆ هاتی یا دوێنێ ئەمڕۆ هاتووم هیلاک نەبووی؟ تۆزێ چەند کاتژمێر بەڕێگەوە بوو؟ 3 ساعت منەوە نەهاتوو چۆم کردو فێر بووم بە دووەگەم چ گۆرانێک ئامادەکە؟ میکایل زۆر لە مێژەکە دەمەوێت بەیان بکەم دەردیدم گۆرانێکی زۆر جوانە چەند ساڵە گۆرانیە؟ 4-5 ساڵە گۆرانی ئەڵێم بەستر حەزم نەکرد بە دەرکەوم لێسەوە حەزەکەم دەرکەم بۆچی حەز نەکرد پێشتر بۆ ئێستا حەزەکەی؟ هەستمە کرد تۆزێکم ماوە با بڵێ ئۆکەی زۆر باشە ئەی ئامادەی لیژنە ببینی؟
بەڵێ سترس نابی کەمێک هیچ نییە کەمە هیچ نییە کەمە هەرە کەمێک گەرەوی دە باش کەواتەیەکسە لێرە بوو بڕۆ بۆ ئەو سەر بۆ لای لیژنا و دوای پێم بڵێ چێ بێ ئەم کات ئەو کات باش خێر بێ سەرچاوم زۆر سپاس من شەودار حەجم بەڵێ خەڵکی شاری کوبانی من تەمەن 27 باشە ماوەی چەندە گۆرانیاڵی چەند ساڵ نه ساڵ بوو بەڵێ کەس لە خانەوادەی تۆ لە خێزانی تۆ دەنگی خۆشە بەڵێ دوو برای من دەنگیوان زۆر خۆشن خاڵێ من هەموو ئەوژی هۆنەرمەند ینی هەموو خێزانەکەتان دەنگ خۆش و هونەر و دایکی مژی هەر ئەوژی گۆرانبێشێک کەونە فلکلۆری دەگوتیانی پێشتر ئەی سەرکەوتوبی خۆشە زۆر خۆشە کە دایکی دەنگی خۆش بێ یا باوکە دەنگی خۆش بێ چ گۆرانیەکەت ئامادەیە بۆ ئەمڕۆ خۆی گۆرانی زۆرن ینی من حاضر نەکری حتا دچمەوێ لەوێ چ گۆرانی هەبێن ئەوە باوەڕ من پێش هەر کاری هونەری زۆر کرد ینی حەفلات نەوروز مناسبەت تشت سەرکەوتوبی هیوادارم بتبینم لە قۆناغی دوم ئینشاءڵڵا زۆر سپاس سەرکەوتوبی سپاس گەمرم بەمداخەوە قەتۆم لەبیر ناچێتەوە بە یادی شۆنی ڕابردووی عشق و سوتان بەرامەی پاش بارانی کەم زۆر لە مێژە کاداماوێ بەیان بکەم پاییز بوو بارانم نەمەباری هێژیراچیایی شەواناتایە بەیانی مەیان خەمگینم چەند تەمەنم خۆشەویستە بزانم لیژنە وەڵاهی من بەڵێ ئەمیش دەڵێم بەڵێ منیش دەڵێم بەڵێ محەممەد نەجاح لە سلێمانیوات ئەمڕۆ هاتووی یا دوێنە هاتووی دوێنێ شەو ینی هیلاک نی خەوتووی تا بەیانی زۆر باش ڕۆڤەت کردو ئامادە چ گۆرانیەکەت ئامادە گۆرانی هونەرمەندی کۆچ کرد و ئەردەلان مەگرت زۆر قرسە و گۆرانیە دەنگی زۆر خۆشە دەنگی تۆ ژۆنە بەقەدە و نەوەڵە ئامادی بڕۆیتە لای لیژنێ باڵێکە بێگومان باڵێ بەشمان نامیتەوە ناوەڵە ئەم کاتە هەموو کاتێکە باش سپاس ڕێڵ عەبدوڵڵا لە سلێمانی کاک ڕێهێڵ ئەمڕۆ هاتووی یا دوێنێ تۆش باش خەوتووی کێشە بەڵێ سەلام چ گۆرانیەکە ئامادە گۆرانی مامۆستا میکائیل مەسەلە چییە گۆرانی مامۆستا میکائیل این بینی خۆمان بێ کەس ئاگای لێ نییە پێش بەرنامەکەش هەر گۆرانیم حەز لێ بووە ینی پێش بەشداریشکەم هەموو تەوانێ هەر زوو لە ینی ئەگەر مامۆستا میکائیلیش لە لیژنانە بووە هەرە گۆرانیەتەوە گۆرانیم هەڵبچاردووە تاکی سەیسە لە خانەوادەی ئێوە کەسی دەنگ خۆشی تایە باوکم دەنگی خۆشە براکەم هەر دەنگی خۆشە زۆری چەند کەسن ئێمە خۆمان حەو کەسی چەند خوشک و باوکم دەنگمان خۆشە سەلامەت بێ ئامادە بشتە بەردەم لیژنە بەڵام هیچ نییە کەمێکە کەمێک ئەگەر دەرنەچیت بۆ قۆناغی دووەم بەردەوامە بیت هەر هەوڵێن بەڵێ کۆڵ نادە سەلامەت زۆر باشە کاتەیە سەبڕۆ بۆ لای لیژنە و هیوادارم بتبینم لە قۆناغی دووە سپاس ناومە هەریات کامەرانە تەمەنم 21 ساڵە لە شاری سلێمانیەوە هەریات ڕۆژانە سەرقاڵی چیەکەیت وەڵایی سەرقاڵی لە مەطعم نیشەکەم هەریات دایکە هاتووە لەگەڵتا بەوەیە ئەڵم کە دایکت زۆر پشگیری تەکارە بەڵێ بەڵێ زۆر ڕاست دەسە خۆی چ گۆرانیەکە ئامادە کردو بۆ وەڵایی بە گۆرانێکی محەممەدی ماملێ بەشداریم کردو و چاوەڕێین کاتمان بێ و تاقیکەینە دەمێکە گۆرانیاڵی نەخێر جارە تازە بیداتمە سەرکەوتوبی باوەڕ دوای چتە قۆناغی دووە وەڵای هەمووی هەچ کەسێ بێ بۆێرە باوەڕی وایە چێتە قۆناغی داهات و هەمووشی بۆ بدنەوە و سەرکەوتن هەوڵەیە چۆنی یاد باش ممنون سلام تەمەنشان بووی ماش لەسەر یاد ناویسانیتم پێ بڵێ یاد نەوزاد ئیبراهیم یاد نەوزاد ئیبراهیم خەریکی چیت ڕۆژانە بەچ وەڵا ئێستا هەر جارە بە ئیشم شەشم تاوا کردێ بە تەمایەجا بابرێن کولیەی ئەوە بکەم حەزەکەی چی بخوێنی و لەوانەیە نمرەکەت بوو باتەکرێت
لەوانەیە هەندەسە ئینشاءڵڵا. ئای ئەوە نەزیرەکی گۆرانی چێڵی حەزەکەم ئێستاەوە بزان. حەزم لە گۆرانی محەممەدی ماملەیە ئەوم حاضر کردێ ئینشاءڵڵا جا تەمای خۆی. ئەو گۆڵای مەشهووری گەشت عالەم بووکوا یادی بەخێر مەیلیوی دەرمانی دەردی من بووکوا یادی بەخێر. یادم من نازانم ئەگەر کارتێکی سەوزم هەبێ بتوانم بیان بە تۆیان نە بەڵام هەستە بە دوو قۆڵی ئەڕۆین بێکواچین بۆ لای لیژنا باشە اینجا ئەگەر کارتم هەبێ کارتەکەی خۆم لە تۆیان سەرفەکەم لەبەرەوە هەموو هێزوو توانانی خۆت بخەرە ئەو تێستەوە لەبەر یەک ئەگەر ئەوەش نازام هەمە هێشتایان نا یان ێستاچم داوایەکەم کە کارتێکم هەبێ بەڵام منیش نەبم ئەزانم کە لیژنە بە تۆڵێ بەڵێ چکە دەنگێکی خۆشت هەیە زۆر زۆر سپاس ئێستا چین یەکسەر ڕقەمێکە بۆ وەرەگرین ژمارەیەکە بۆ وەرەگرین و یەکسەرە چینە ژوورەوە چۆنن خەڵکم بۆیە ناون باشن من کارتم هەیە مامۆستا یەک کارتم هەیە کارت دا باشە دی باش ئۆکەی گەڵە یادە چاوەڕێتەکەم ناوی جەنابێت دیار نەوزاد دیار نەوزاد لەکوێ شەقلاوە فەرمو ئەو گۆڵای مەشهووری گەشت عالەم بووکوا یادی بەخێر مەیلیوی دەرمانی دەردی من بووکوا یادی بەخێر چۆن دەبێ فکرێت نەبێت تیرێت لە جارگم کاریە بێنجی گەلک خۆش گوتن دەجاون دەجاش تون ئەس بەشڕاستم دە گەلک زیرەک بێت هەکە بچێک تەمرینێک یعنی شانسی پێ بدەیت بژمە بەێ ئەو دیوی ئێستا بڵێ وەرگرت بەس ئەبێ خۆ زۆر باش ئامادەکەی بۆ خۆن ئەو جارێ زۆر باش ئامادە نەبووم لە بەروی ماوەچ لەمێ ئەوە بڕێ ماوەچی زۆرە دابڕێمە لە گۆرانی گوتنی بەس ئەو جارێ ئیشاڵڵا ئەوڵەشی زیاتر دێن یاد ئێستا لەو دەرگای بڕۆ دەرەوە خات و دینا چاوەڕێتەکە قسە لەگەڵ ئەو بکە و قسەی بۆ بکە باشە ئەتبینمەوە لە قۆناغی دۆ بای بای چواردەنگی بەدەستێنەوە لەکوێوە هاتووی لە شەقلاوە باشە کێ بوو دەنگی پێیای چواردەنگ مامۆستا و مامۆستا و زاهیر و دکتۆرە باقیسە بەس دەنگەکەی دی نازم زۆرم جێلێنەوە و نەمزانین کامیان بوو مامۆستا میکایل بوو یان المهم وەردگرتیا المهم وەرد تا باشە بۆ قۆناغی داهاتوو چۆن خۆت ئامادە ئەو قۆناغی بزانام هێشتا زۆر باش خۆم ئامادە نەکردبوو چونکە لەمێژە لە بەرخینوانە لە باورین گۆرانی گوتنی دابڕاوم بەس ئەو جارێ دەبی لە قۆناغی دۆم باش خۆم ئامادە بکەم زۆر باشتر تایە ئاگادار بە زۆر بەخێر بەی سەر چاو لێرەوە تا شەقلاوە سڵاویشە لێبێ ماندوو نەبی ئەتبینینەوە لە قۆناغی داهات ئینشاڵڵا